باس لەوە دەکەین کەوا بڕیارە لە ڕۆژانی جاهاتوو جارێکی دیکە کۆبوونەوەی سەرکردەی لایەنەکان لەگەڵ نێردەی تایبەتی نەتەوەی گرتووەکان لە عێراق لەسەر پرسی هەڵبژاردنەکان بەڕێوە بچێت. ئەمەش دوای ئەوە دێت کە لە ماوەی ڕابردوودا نێردەی تایبەتی نەتەوەی گرتووەکان بۆ عێراق و 6 لایەنە سەرەکیەکەی هەرێمی کوردستان کۆبوونەوە و داوای لێکردن هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان لە کاتی خۆیدا بکرێت و دوانەخرێت. ئەپرسین لەم قۆناغەدا بۆ چوونی لایەنە سیاسیەکان لەسەر پرسی هەڵبژاردن بەکوێ گەیشتووە، هەروەها هاوکاریەکانی نەتەوەی گرتووەکان بۆ پرسی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان چۆن دەبێت. ئێمە گفتوگوی زیاتر لەسەرم بابەتاکەین لەگەڵ میوانەکەمان هاونیا سامی سابر ڕاوێژکار لە دەستگای هەڵبژاردننی یەکێتی کە ڕاستەخۆ لە ستۆدیۆ میوانمانە گفتوگوی زیاترەکەین. کاک هاونیاز بەخێر هاتی. سپاس بۆ ئامادەبوونت. ئەمێ سەرتا لەوە پرسم بۆ چوونی لایەنە سیاسیەکان سەبارەت بە هەڵبژاردن بە تایبەت بۆ چوونی یەکێتی نیشتیمانی کوردستان سەبارەت بە هەڵبژاردن چییە؟ دوایەوەی کە کۆمەڵێک دەزانی کۆمەڵێک گرفت لەو بینەیە هەبوو کە ناکرا هەڵبژاردن ئەنجام بدرێت. لە ئێستادا بەکوێ گەیشتون بۆ چوونەکان؟ لە ڕاستیا بۆچوونەکان جیاوازە، بەڵام ئێمە وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان ئەمانەوێت لە وادەی خۆی هەڵبژاردن ئەنجام بدرێت. بەڵام لەوانەیە هەندێک کەم و کوڕی هەبێ یان هەندێک ئامادەکاری پێویست هەبێ کە دەبواە بکرێت تا ئێستا نەکراوە، لەوانەیە ئەمە بێتە هۆکاری دواخستنی وادەی هەڵبژاردن. بەڵام وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان لەگەڵ ئەوان لە کاتی خۆیان لە یەکی دەیە هەڵبژاردن ئەنجام بدرێت. باشە ئەو ماوەکەمی کەماوە پێت وایە بانی با بڵین بەش بکات بۆەوەی کە ئامادەکاریەکانی هەڵبژاردن بکرێت کە ئازانی مانگی دەیە؟ خۆی لە ڕاستیا دووسێ کێشەی سەرەکی هەیە. یەکێک لەوانە ئەو کۆمیسیۆنێکی ئێستا هەیە، کۆمیسیۆنی ڕاپرسی و هەڵبژاردن لە هەرێمی کوردستان وادەکەی بەسەر چۆ لە ڕووی یاساییەوە ناتوانێت ئەم ئەرکە بگرێتە ئەستۆ. و لە کاتێکیشە ئەگەر بیشیگرێتە ئەستۆ، ئەگەر لە حاڵێکا بشتوانێ کاتەکە کەمە بەشی ناکات، چکە لەو ڕۆژەی کە کۆمیسیۆن ئامادەکاریەکە لانیکەم پێویستی بە 6 مانگ هەیە بۆ ئەوەی کە بتوانێت ئامادەکاری تەواوەکانی لە ڕووی هونەری و تەکنیکی و ئامادەسازی تەواو بکات بۆ هەڵبژاردنەکە. ئەمە لەلایەکی ترەوە تا ئێستا ئەتوانم بڵێم تا ئێستا لایەنە سیاسیەکان ڕێک نەکەوتون لەسەر یاسای هەڵبژاردن، کە بەڕاستی یاسای هەڵبژاردن سەنگی مەحەکی ئەم هەڵبژاردنەیە، چونکە ئێمە خۆمان نەزانین ئەو یاسایی کە هەیە یاسای یەکبازنیە و یاسایەکی کەمێک بە بەراورد بە جوڵی دیموکراسی و بە گەشەکردنی دیموکراسی دواکەوتووە. بۆی ئەبێ یاسای فرەبازنە یان لە حاڵەتێکا بۆ هەرێم کرێ بە 4 بازنە لەوانەیە گونجاوتر بێت، دیموکراسیانەتر بێ و دەنگی دەنگدەران وەکو خۆی بگاتە شوێنی خۆی. ئەمە ینی خەرە لە سەرەکیەکانە، کێشە سەرەکیەکانە، بۆیە بەڕاستی ئاستەمە بتوانرێت لە کاتی خۆی هەڵبژاردن ئەنجام بدرێت. باشە کۆبوونەوەی نوێنەری نەتەوەی گرتوەکان پلاس خارد کامە دووبارە دەیەوێت لەگەڵ سەرکردەی لایەنە سیاسیەکانە کۆب بێتەوە، چاوەڕێی چەند جامێکی لێ دەکرێت؟ نەتەوەی گرتوەکان بۆ چیەوەندە جەخت لەسەر هەڵبژاردننی هەرێمی کوردستان ئەکاتەوە؟ لە ڕاستیان نەتەوەی گرتوەکان بۆ هەموو ئەو وڵاتانی کە تازە پێگەیشتون یان پیانوتی وڵاتانی جیهانی سێم هەمیشە ئێوێ هاوکار بێت لە گەشەکردنی پرۆسی دیموکراسی لەم وڵاتانە. هەرێمی کوردستانی ژێشێکە لە وڵاتانەی کە لە قۆناغی گەشەکردن و لە هەنگاوەکانی سەرەتای دیموکراسیدایە. بۆیە نەتەوەی گرتوەکان ئێوێ هاوکار بێت لە ڕووی هونەری و تەکنیکیە و هەڵبژاردنەکە لە کاتی خۆی ئەنجام بدرێت. بەڵام نەتەوەی گرتوەکانیش ئەو ڕاستیە ئەزانێت کە ئێمە هەم کێشەی یاسای هەڵبژاردنمان هەیە، هەم کێشەی کۆمیسیۆنەکەمان هەیە کە هەڵبژاردن بەڕێوە ئەبا. بۆیە هەوڵەدا ئەگەر دواشت بکەوێت زۆر دوانەکەوێت. نەتەوەی گرتوەکان ئەو جەختێکی ئیکاتەوە زیاتر لە ڕوانگەی پشتگیریکردن لە پرۆسی دیموکراسی و گەشەکردنی دیموکراسیە لەم وڵاتانەی کە تازە پێگەیشتون. باشە بەس لەو کرد کە خۆی ئاگادارە لەم کێشە و گیرگرفتانی کە لە بەردەم هەڵبژاردندا هەیە، بەڵام لەگەڵەوەشدا دەیەوێت کامە چارەسەر بکرێ. ئەو هەتا ئێستا هیچ چارەسەرێکی خستۆتە ڕوو بۆ ئەم بابەتە؟ لە ڕاستیە تا ئێستا هیچ چارەسەرێکی ئەوتۆری نەخستۆتە ڕوو. ئەگەر لە یادمان بێت لە چەند مانگی پێشووە نەتەوەی گرتوەکان داوا کرد کە لایەنەکان بگەنە ڕێکەوتن، جگە لەوەی کە لایەنەکان چەندین کۆبوونەوەیان کرد لە هەمان کاتە بە کۆکردنەوەی سەرۆکایەتی هەرێم و لایەنەکانی کۆکردەوە لە لیژنەیەکە کە سەرۆکایەتی هەرێم دروستی کرد بۆ ئەوەی بگەنە ڕێکەوتنێک کە هەڵبژاردنەکە چۆن بکرێ و لە کەیا بکرێ بەپێی ئەو توانایی کە لە بەردەستدایە. بەڕاستی نەتەوەی گرتوەکان هەوڵیاوە و هەوڵەکانیشی هەر لەو چوارچێوەیە ئەبێ کە ئەوێت پرۆسی دیموکراسی بەرەو پێش بڕوە. هەوڵانی کە داوێتی تا ئێستا چی بوون؟ تەنها یەکێک لە هەوڵە سەرەکیەکان کۆکردنەوەی لایەنەکانە و نزیکردنەوەیانە لە بیرروبۆچوونیان لە هەڵبژاردنەکە و چۆنێتی بەڕێوەبردننی هەڵبژاردنەکە. بەڕاستی ئێمە کێشەی یاسای هەڵبژاردنمان هەیە لە هەرێمی کوردستان و ئێمە کێشەی تۆماری دەنگدەرانمان هەیە کە ئەمانە زۆر سەرەکین، کێشەی پێکهاتەکانمان هەیە، کورسی و نوێنەرایەتی پێکهاتەکان لە ناو پەرلەمانە. ئەمانە ئەگەر چارەسەر نەکرێ
بەڕاستی هەڵبژاردنەکە توانم بڵێم هەڵبژاردنێکی سەرکەوتوو نابێ لەبەرەوەی نوێنەرایەتی ڕاستەقینەی نوێنەرەکان کە نوێنەری خەڵکن بە دەنگی خەڵک ناچنە پەرلەمان ئەگەر بەم شێوازەی ئێستا بێ بۆیە نەتوێتەکان هەوڵەیە پرۆسی دیموکراسی بەرەو پێشەوە بڕوا و پشگیری ئەو جوڵانە بکە کە لایەنە سیاسیەکان کۆ کاتەوە لەسەر یەک مێز و ڕاو بۆچوونەکانیان نزیکاتەوە لێ باشە لە کۆکردنەوەم لایەنە سیاسیانەدا کە تا ئێستا کۆی کردوونەتەوە و چاوەڕوان دەکرێت لە داهاتووژە دووبارە سەرکردەی لایەنە سیاسیەکان کۆ بکاتەوە بۆ باسکردن لە بابەتی هەڵبژاردن و پرسی هەڵبژاردن تا ئێستا توانیوێت ئەنجامێکی باش بەدەست بێنێت تا ڕادەیەکیش بە لایەنەکان نزیک بکاتەوە بۆچوونەکانیان لە یەک نزیک بکاتەوە خۆی لە ڕاستیا بێ ئەوە هەڵسەنگاندنێ بۆ کاری نەتەوە یەکگرتوەکان بکرێت لایەن خۆیانەوە بەتایبەت بەڵام ئەوەندەی کە هەیە لانی کەم توانیوێتی لەسەر یەک مێز لایەنەکان کۆ بکاتەوە کە بەیەکەوە بیر لەوە بکەنەوە چۆن هەڵبژاردنێکی سەرکەوتوو ئەنجام بدرێەوە لە چ کاتێکە و بە چ یاسایەک خۆی بۆ خۆی ئەمە هەوڵێکی زۆر باشە ئێمە عنی لە یادمان نەچێت کە ماوەی ڕابردوو هەڵبژاردننی پەرلەمانی عێراق ئەنجومەنی نوێنەران ئەکرێ بۆنا ئەگەر لە حاڵەتێکە ئەو یاسایی کە هەیە یان ئەو کێشانی کە ئێستا لە بەردەم هەڵبژاردنە لە هەرێمی کوردستان ئەکرێ بۆ چارەسەرکردنی ئەمانە پشت ببەسترێ بەو تۆماری کە لە بەغدا هەیە کە چەند مانگی پێش ئێستا هەڵبژاردننی پێکراوە چونکە ئەمە بەڕاستی هەم شێوازی دەنگدانەکە بایۆمەتریە چونکە بایۆمەتری تەنها ئەوە نیە قسەیەک بێ و کارتێک بێ بایۆمەتری چەندین ئامێر لەم پرۆسەیە کارەکە ئەتوانێم ئامێرانە دەنگە ڕاستەکان جیاب بکاتەوە دەنگە هەڵەکان جیاب بکاتەوە دەنگی دووبارە جیاب بکاتەوە کە بەڕاستی یەکێک لە کێشەکانی ئەو یاسایی کە ئێستا لە هەرێمی کوردستان هەیە لەگەڵ تۆماری دەنگدەرانەکەی ئەو دەنگە زیادانەیە کە واقعی نین لە کاتی هەڵبژاردنە بەڵێ چەندین کورسی لە پەرلەمان ئەبێت بە کورسی هەندێک لایەن کە لە واقعە نوێنەریان نەبووە کورسیانە دەنگدەریان نەبووە بەڵام بۆ بە کورسی ئەوی واقعی بە دڵنیایی باشە کاتە بۆچوونی یەکێتی نیشتمانی کوردستان هەر لەسەرەوە ماوەکە ئەو لە پێشتردا هەیبوو کە فرە بازنەی بێت سیستەمی هەڵبژاردن ئەتوانم بڵێم تەنها یەکێتی نیشتمانی کوردستان نییە کە لێ فرە زۆربەی لایەنەکان لە هەرێمی کوردستان لەوانە یەک بۆ دوو لایەن نیانەوە فرە باز نەبێ ئەژینا زۆربەی لایەنەکان پێیان باشە کە یاساکە بگۆڕێ ببورن بە یاسای فرە بازنە فرە بازنەش بە جۆرێک زۆر بازنەکان وردکرێتەوە بۆ ئەوەی نەشیش بسووتێنە کە بابنە یەک باز نەبێن نە هەشت نۆ باز نەبێ داواکراوە لەسەر ئاسی پارێزگاکان چوار پارێزگامانەوەی هەرێمی کوردستان چوار باز نەبێ ڕاستی و حەقیقەتی ئەم بازنەیە نوێنەرانی بازنەکە بە دەنگی دەنگدەرانی بازنەکە ئەسنە پەرلەمان کە ئەمە زۆر گرنگە مافی دەنگدەر با بڵین ئەوەی ئەندامەکەش لێرەیە پارێزراوە بێت و توانە و کەسانی کە دەنگدەرن دەنگ بە کاندیدە بن کە خۆیان هەڵیان ژاردۆ لە ناوچەکی خۆیانە بەڵێ ئەگەر یاساکە ینی هەموار بکرێتەوە بۆ نمونە لە پارێزگای سلێمانی 30 کورسی هەیە لە پەرلەمان دەنگدەرانی سلێمانی لە 20 بەشداریکە و لە 100 بەشداریکە هەر 20 کورسی چێتە پەرلەمان بۆی دیاری کراوە هەموو پارێزگاکانی بسی ببوورە 30 کورسی هەموو پارێزگاکانی تریش بە هەمان شێوە کەواتە ئەو مافەی کە هی ئەم پارێزگایە ئەو کورسیانە و نوێنەرایەتی کە لەسەر بنەمای ژماری دانیشتوان و دەنگدەران بۆی دائەنرێ بە حەقی خۆیان ئەچنە پەرلەمان کاریگەری بازنەیەکی تر نابێت لەسەر ئەم بازنەیە بۆ نوێنەرایەتی چونکە بەڕاستی لە یەک بازنەیە ئێمە بۆ نمونە 100 کورسیمان هەیە لەم 100 کورسیە ئەکرێ هەشتای ئەکرێ بە شێوازێک هەشتای لە دوو پارێزگا بێ 20 لە دوو پارێزگاکی تر بێت کە ئەمە هیچ عەدالەتێکی تیانە بەڕاستی بۆیە یاسای فرە بازنە یان چوار بازنە لە هەرێمی کوردستان عەدالەتی زیاترتیایە و نوێنەرەکانی کە ئەسنە پەرلەمان نوێنەری حەقیقی و ڕاستەقینەی ئەو دەنگدەرانن کە لەو بازنەیەیان ئەمە یەکێکە لە خاڵە باشەکانی خاڵێکی تری ئەوەیە کە بەڕاستی ئەگە ساختەکاری بکرێ تەنها لە یەک بازنەیە کاریگەری ئەبێ بەڵام لە یەک بازنە ئەگەر سیستمەکە یەک بازنە بێ هەر ساختەکاریە کە ئەکرێ کاریگەری دروستەکان لەسەر هەموو دەنگدەران و هەموو نوێنەران لە هەرێمی کوردستان بەڵام ئەگەر لە پارێزگایەک بۆ نمونە خۆی 30 کورسی هەیە ئەگە ساختەکاری بکرێت بە تەنها کاریگەری لەسەر ئەم 30 کورسیە بێ ساختەکاریەکە بۆیە دیموکراسیانەترە و دڵنیام نەتەوە یەکگرتوەکانیش لەگەڵ ئەم پرۆژەیە واتوانم بڵێم تەبەنیشیان کردو ئەم پرۆژەی گرتوەکانیش دەیەوێت سیستمی هەڵبژاردن یاخود پرسی هەڵبژاردن بەو ئاراستەیەدا بەرێت کە فرە باز نەبێ بەڵێ بە دڵنیایی چونکە لە پرۆسی دیموکراسیا جگە لە فرە بازنە ینی ئەگەر دیموکراسیەتێکی تەواو پەیڕەو بکرێ ئەبێ لەسەر ئاسی لیستیش نەبێ ئەبێ هەر کاندیدە و خۆی بە توانای خۆی بڕاتە ناو خەڵک دەنگ بۆ خۆی کۆ بکاتەوە بۆیە بە دڵنیایی نەتەوە یەکگرتوەکانیش لەگەڵ یەک بازنە نییە
و لە عێراقیش بینیمان کە فرەبازنە نەتەوەی گرتوەکان پشتگیری کرد و جێبەجێشکرا. ئەزمونێکی باش بوو. باشە ئەم چوار بازنەی کێوە با بڵین پێشنیارتان کردووە گەر هات و فرەبازنەیش نەبێت لە چوار بازنە زیاتریش نەبێت تا ئێستا و لایەنانی کە ناکۆک بوون لەسەرەوە نیانەویست کە فرەبازنەی بێت بۆ چوونیوان لە ئێستادا لەو بارەیەوە چییە بۆ ئەمەشیان هەر بۆ چوونێکی جیاوازیان هەیە؟ لە ڕاستیە لە ماوەکانی ڕابردوو سەرسەختانە دژی فرەباز نەبوون بەڵام دیارە بەو گفتوگویانی کە نەتەوەی گرتوەکان کردوێتی و بەو تێبینی و ڕوونکردنەوەی کە ئەو لایەنانی ئەیانەوێت فرەباز نەبێت بۆ لایەنەکانی تریان ڕوون کردوێتەوە ئەتوانم بڵێم ئێستا ئەوانیش هاوڕان لەسەر ئەوەی کە فرەباز نەبێت. باشە کەواتە گەر هەیە کە ئەگەر ئەم باسمان لەوە کرد کە پێویستی بە 6 مانگ ئامادەکاری هەیە گەر بە شێکی ستاندارد ئێمە باسی لەوە بکەین بۆ هەڵبژاردن ئەگەر هەیە لە کاتی خۆیدا هەڵبژاردن ئەنجام بدرێگەر هات و سوود لە تۆماری جەنگدەرانی هەڵبژاردننی پەرلەمانی عێراق وەربگیرێت. خۆی بەڕاستی ئەوەیشە لە مەرجەکانە کە تۆماری دەنگدەران پاک بکرێتەوە ئەگەر هاتوو نەکراوە نەکرێت لەوەی عێراق سوود وەرگیرێ پشتی ئەوە ئەکرێت دەگەر بێت و بیانەوێت پاکی بکەنەوە دیسان کێشەی ترمان هەیە لەو حاڵەتەشا فریان ناکەوێت بۆچی لەبەرەوەی ئەو کۆمسیۆنی هەڵبژاردن و ڕاپرسی کە لە هەرێم هەیە لە ڕووی یاسایی و ماوەکەی تەواو بووە ئەگەر لە ماوەی 1-2 هەفتەشتا پەرلەمان بتوانێت ئەکتیڤیشی کاتەوە پێویستی بە 6 مانگ هەیە بۆ ئەنجامدانی هەڵبژاردن. خۆ ئەگەر ئەمەش نەبێ پشت ببەستین بە کۆمیسیۆنی هەڵبژاردننی عێراق بۆ نمونە خۆ لە تەنها یەک هەڵبژاردننی ڕابردوو کۆمیسیۆنی هەڵبژاردننی ڕاپرسی و هەڵبژاردن و ڕاپرسی هەرێم هەڵبژاردننی بەڕێوە بردووە پێشتر هەموو هەڵبژاردنەکانی ڕابردوو کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکانی عێراق بەڕێوەی بردووە ئەگەر پشت بەوانی ببەستین دیسان ئەوانیش لانی کەم پێویستیان بە 6 مانگ ئەبێ بۆ ئامادەکاری تەواو بۆ هەڵبژاردنەکە کەواتە هەموو گەرەکانەوەی کە لە کاتی خۆیان هەڵبژاردن ئەنجام نادرێت وا ئەبینم کە ناکرێت ناتوانرێت بەهۆی ئەو هەڵەتەکنی ئەو وردە کێشە تەکنیکیانی کە هەیە. باشە تا ئێستا جگەلەوەی کە نەتەوەی گرتوەکانم لایەنانی کۆ کردوتەوە ئەم لایەنانە خۆیان لەناو خۆیاندا کۆبوونەوەیان کردو بۆی کە ئەمە پەیوەندی بە بەرژەوەندی گشتیەوە هەیە کە مافی خۆیانە 4 ساڵ جارێک هاوڵاتیان نوێنەرێکی دیکە بۆ نێرنە پەرلەمان و داکۆکی لە مافەکانیان بکات گەشتونەتەوە بەخود با بڵێن کۆبوونەتەوە گفتوگۆ لەسەر و بابەتە بکەن و هەوڵ بن کە بۆچوونەکان لە یەکتری نزیک بکەنەوە. بەڵێ بە دڵنیایی لایەنەکان چەندین کۆبوونەوەیان کردووە لەسەر هەڵبژاردن و چۆنێتی پرۆسی هەڵبژاردن بەڵام تا ئەم لە حزێش دەتوانم بڵێم ناکۆشیەکە لەسەر تۆماری دەنگدەرانە کە بێ پاک بکرێتەوە لەسەر یاسای هەڵبژاردنەکەی جاکۆکی لەواکرێکە و تۆمارە پاک نەکرێتەوە. لە ڕاستیە هەندێک لایەن لەوانەیە سوودمەند بێت چونکە بەپێی هەندێک ئامار و داتا دەرکەوتۆ نزیکەی 100 بۆ 120 هزار دەنگ هەیە کە لە واقع کەسەکان نین ینی ئەم دەنگانە دەنگیان بۆ ئەدرێت کە ئەمە بەڕاستی ژمارەی گەورەیە ناوی مردووی تێدا بێت بە دڵنیایی ناوی مردوویتە ناوی خەڵکانێکی تایە کە هەر لە هەرێمی کوردستانە نین یعنی هەندێک وردەکاری هەیە کە بەڕاستی لە ناو ئەم تۆماری دەنگدەرانەیە هەیە کە هەڵی زۆر گەورە و زەقن ناکرێت پشتی پێ بەسترێت بۆ هەڵبژاردن بۆیە زۆر گرنگە ئەو تۆمارە پاک بکرێتەوە دوای ئەمە حاڵەتێکی تر هەیە بیرمان نەچێ ئێمە 11 کورسیمان هەیە لە پەرلەمان کە نوێنەرایەتی پێکهاتەکانەکەن ئەمە کێشیشی گەورەیە تۆ تەنها لە یەک سنوورام 11 کورسیە دەنگی بۆ بدرێ مەسەرەن بۆ نمونە لە کفری و لە کەلار تورکمان هەیە باشە لە هەولێریش هەیە بەڵام بۆ کورسیەک نەیەم بە سنووری گەرمیان بۆ ئەوەی لەو سنوورە کاندید بڕاتە نوێنەر بڕاتە پەرلەمان لە هەڵەبجە کاکەیی هەیە مەسەلەن پێکهاتی تر هەیە لە سلێمانی مەسیحیشی زۆر هەیە یعنی حەقا ئەم کورسیانش دابش بێ بەسەر ئەم بازنانەیە بۆ ئەوەی لانی کەم نوێنەرایەتی ڕاستەقینەی خەڵکەکە نوێنەرەکانیان بڕاتە پەرلەمان و لایەنێک نەتوانێت سوودی لێ وەربگرێ بۆ خۆی بە دڵنیایی چونکە کە تۆ لە یەک سنوورە قۆرخە کرد و ئەگەر بە یەک باز نەبوو و بەو تۆماری دەنگدەرانە پڕ لە هەڵەیە بوو زۆر ئاسانە تۆ توانی هەر 11 کورسیەکە وەکو ڕابردوو چۆن لە سنوورێک توانیانە کۆنتترۆلی بکەن کۆنتترۆلیەکەنەوە باشە کەواتە توانین بڵین یەکێتی نیشتیمانی کوردستان دائیمان هەمیشە لەگەڵەوەدا بوو کە بەرژەوەندی هاوڵاتیەکان یاخود باڵین جەنگدەرانی لە پێشەموو بەرژەوەندێکی دیکەوە بێت و هەوڵی تەواوەتیاوە بۆ با بڵین قەنەعەت پێکردنی لایەنەکانی دیکە و بەردەوامیشن لەو هەوڵەتان. یەکێتی نیشتیمانی کوردستان هەر لە سەرەتای دامەزراننیەوە و لە قۆناغەکانی دوای ئەوەشا کە حیزبێکی سۆسیال دیموکراتەوە بێ بە ئەندامی فدراسیۆنی نێودەوڵەتی سۆسیال دیموکرات ئەمە خۆی بۆ خۆی پشتگیریکردنی پرۆسی دیموکراسیە و پشتگیریکردنی پرۆسی دیموکراسی سوود ئەگەیەنێ بە دەنگدەران و دەنگدەر ئازادەکە خۆی دەنگ بەچێ ئەیە و دەنگدەر ئازادەکات دەنگەکانی بگاتە پەرلەمان چکۆ بەڕاستی من لە ماوەکانی ڕابردوو بینیومانە لە سنوورێک دەنگدەرێکی زۆر باش دەنگیان ناوە بە کاندیدێک
بەڵام لەبەر ئەوەی منافیسەکەی هەر لەو سنوورە لە شوێنی کەەوە دەنگی بۆ هاتووە لە ناوچەی ترەوە دەنگی بۆ هاتووە توانراوە کە ئەتوانە بڵێم دیموکراسی لە گۆڕ بنرێەوە ئەو کاندیدەی تر بە دەنگێکی ناشەرعی لە شوێنی ترەوە دەربچێ بەڵام ئەگەر لە حاڵەتێکە لە سنوورەکەی خۆی بێ کە ئەمە پشتگیریکردنی پرۆسی دیموکراسیەوەی جێتی نیشتمانی کوردستان جەختی لەسەرکاتەوە ئەوەیە کە ئەم دەنگدەرانە لەم بازنەیە دەنگ بن بە کاندیدەکەیان چونکە بەڕاستی با من نمونەی بینەوە من لە سلێمانی خۆم کاندی دەکەم ئاسان نییە خەڵکی دهۆک بە باشی من بناسی و دەنگم باتێ بەڵام لە ماوەکانی ڕابردووە وا بووە ینی کاندیدێک هەبووە لە سلێمانی بۆ نمونە زۆربەی دەنگدەرانی دەنگدەری دهۆک بووە باشە ئەمە چۆن ئەبێ ئەمە دیارە وازەحەکە ئەگەر ساختەکاریەک نەبێت یان ساختەکاری هەیە یان بە زۆرێ لە جۆرەکان خواردنی مافی ئەو دەنگدەرانەیە کە لە سنوورەکە کاندیدی خۆیان هەیە بۆیە ئەم کاندیدە لەم سنوورە بۆ نمونە دەرناچێ منافیسەکەی دەرئەچێت بەڵام بە دەنگدەری سنوورێکی تر بازنەیەکی تر ناوچەیەکی تر تۆی دەم کاندیدە فەرزەکەی بەسەر ئەو خەڵکەیە فەرزەکەی بەسەر ئەو دەنگدەرانەیە بۆیە لە ڕاستیە لە دیموکراسیە ئەم حاڵەتە نەخوازراوە و نابێ وابێ بۆ یەکێتی نیشتمانی کوردستان داکۆچیکەرێکی سەرسەختی پرۆسەی دیموکراسیە و بە تایبەت لە هەڵبژاردنە ڕەنگ ئەیاتەوە ئەم پرۆسەیە بۆیە هەوڵەدا بە شێوازی فرەبازنە یان چوار بازنە بە هەرێمی کوردستان باشە زۆر سپاس هاونیە سامی سابر ڕاوێژکار لە دەستگای هەڵبژاردنێکێتی سپاس بۆ ئامادەبوونە لێرە بۆ هیوێ هەموو لایەنەکان بتوانن کە بەرژەوەندی گشتی و هەروەها هاوڵاتیان و مافی هاوڵاتیان لە بەرچاو بگرن سپاس بۆ ئامادەبوونە دووبارە بەخێر هاتی.